ئەرتەش لە پەنا سپاوە لە پایەکانی پاراستنی دیکتاتۆری ئیسلامی. 29 مانگی خاکلێوە ڕۆژی ئەرتەشی کۆماری ئیسلامی بوو. لەم ڕۆژەدا نمایشی نظامی لە جەرگەی کارەساتی کۆڕۆنادا ڕەونەقێکی نەبوو. مێدیاکانی نزیک بە سپاش هەر ئەم کەم ڕەونەقیەیان بە شێوەیەکی کەم ڕەونەقتر نیشاندا. خومینی لە پەیامێکدا 29 خاکلێوەی ڕۆژی ئەرتەش ناودێر کرد. ئەو لەم پەیامەدا جەنایەتی بەرینی فەرماندەکانی ئەرتەشی شای گوناحی سەغیرە ناولێناو وەک وەلی فەقیه ئەوانی بەخشی. خومینی ئەو هێزە کە لەسەر بنەمای ناسیۆنالیسمی ئێرانی و بەرژەوەندی ئەمپریالیستی شکلی گرتبوو لەم پەیامەدا وەک ئەرتەشی ئیسلامی و تەوحیدی ناولێبرد. پرۆسەی پێکاتنی ئەرتەشی ئێستای ئێران لە ساڵی 1300 هەتاویەوە دەستی پێکردو بە پشتیوانی و یارمەتی ماڵی و نظامی دەوڵەتی ئینگلیس بە خێرایی بوو بەو هێزەی کە کۆنەپەرستانی مەحەلی و دەوڵەتی ئینگلیس چاوەڕوانیان دەکرد. ئەم هێزە سەرکوتگەرە کە بەردەوام هۆکاری ماڵ وێرانی و نائەمنی بووە هەر لە سەرەتاوە جەنایەتێکی خۆفناکی لە لۆرستان و کوردستان و ئازەربایجان خوڵقاند. حکوومەتی ڕەزاشا لەم هێزە بۆ سەرکوتکردنی کۆمۆنیستەکان و کرێکاران کەڵکی بەرینی وەرگرت. جەنایەتی ئەرتەش لە کوشتاری کرێکارانی مانگرت و شیرکەتی نەوتی ئێران و ئینگلیس لە خوزستان لە ساڵی 1380 هەتاوی و بە شکەستکێشانی ئەم مانگرتن مێژوویە بە قازانجی شیرکەتی ئینگلیس بەناوبانگە. بەڵام ئەم هێزەی کە لە بەرامبەر خەڵکی بێدیفاعدا دەستیدا بۆ کوشت و کوشتاری بەرین لە بەرامبەر هێزەکانی هاوپەیماناندا لە خەرمانانی ساڵی 1320 هەتاوی بەبێ تەقاندنی یەک گولە لە پێکەوت و لەگەڵ هەڵاتنی گشت فەرماندەکانی بە تەواوی لێک هەڵوەشاوە. سەرانی هاوپەیمانان بە تایبەت ئامریکا و بریتانیا پاش زاڵبوون بەسەر حکوومەتی ئێران دەست بەجێ دەستیان کرد بە مەرەمەتکردنەوەی ئەم هێزە و لە ساڵەکانی 1324 و 1325 لە کوردستان و ئازەربایجان لە گیانی خەڵکیان بەردان. کوشتنی هەزاران کەس لە کوردستان و ئازەربایجان مۆرێکی نەنگینی دیکەی لە ناو چاوانی ئەرتەشی شادا. کودەتای دەربار دژ بە حکوومەتی مصدق لە مانگی گەلاوێژی ساڵی 1332 بە پیلانی سیا سازمانی جاسووسی ئامریکا و بەدەستی فەرماندەکانی ئەم ئەرتەشە ئەنجامدرا. ڕۆڵی جەنایەتکارانەی ئەرتەش لە سەرکوتی خەباتی جەماوەری و دژە پاشایەتی ساڵی 1357 هەتاوی لە هەموو جەنایەتەکانی پێش و بەرچاوترە. لە ماوەی ئەو یەک ساڵەدا کە خەڵک بە تایبەت کرێکاران لە ڕێگەی خۆپیشاندان و مانگرتنەکانیان بۆ ڕووخاندنی حکوومەتی 2500 ساڵەی پاشایەتی خەباتیان دەکرد، هێزەکانی ئەرتەش بە فەرماندەیی فەرماندە جەنایەتکارەکانیان هەزاران کەسیان لە خەڵک بە تایبەت لاوانی خەباتکار کوشت و ژمارەیەکی زۆرتریشیان بریندار و کەمەندام کرد. سەرنجام کاتێک کە کرێکارانی شیرکەتی نەوت شێرەکانی نەوتیان لە وڵاتانی ئەمپریالیستی و سەنعەتی بەست، سەرانی ئامریکا، ئاڵمانی غەربی، بریتانیا و فەرەنسا لە مانگی بەفرامباری ساڵی 57 هەتاوی لە کۆنفرانسی گوادلۆپدا بەوە گەیشتن کە تەمەنی حکوومەتی پەهلەوی کۆتایی پێهاتووە. ئەوان بڕیاریاندا تا لە ڕێگەی بەهێزکردنی هێزە مەسحەبیەکان بەڕێبەری خومینی لە بەدەسەڵات گەیشتنی هێزە چەپەکان و زاڵبوونی حکوومەتی شۆڕەوی ئەو کات بەسەر ئێران ڕێگری بکەن. سەرانی ئەم دەوڵەتانە و لە سەرەویانەوە ئامریکا لەگەڵ باندی خومینی دەستی کرد بە موعاملە و بڕیاریاندا لە ڕێگەی ڕادەستکردنی ئەرتەش بە هێزە کۆنەپەرستە ئیسلامیەکان شۆڕش بەرە و شکست بەرن. سەرانی ئەرتەش بە فەرمانی هایزەر ژێنەراڵی ئامریکایی بەر لەوەی کە ئەم هێزە زەربە خواردووە لەلایەن شۆڕژگەرانەوە هەڵوەشێتەوە تەحویلی هێزە ئیسلامیەکانیاندا. شۆڕژگەران بەهێنانە گۆڕەی دروشمی ئەرتەشی دژە جەماوەر دەبێ هەڵوەشێتەوە بەرەنگاری ئەم پیلانگێڕیە ئەمپریالیستی و کۆنەپەرستانەیە بوونەوە. بەڵام لاوەزبوونی هێزی کرێکار و چەپ بۆ دەسەڵاتی نوێ کە لەلایەن گشت کۆنەپەرستانی ناوخۆ و دەوڵەتانی ڕۆژاواوە پشتیوانی لێ دەکرا، ئەو دەرفەتەی خوڵقانتا دووبارە ئەرتەشی جەنایەتکار وەک هێزی ئیسلامی و ویلایی مەڕەمەت بکەنەوە و لە گیانی جەماوەری خەباتکاری بەردەن. ئەرتەشی مەڕەمەتکرا و دەست بەجێ دژ بە خەڵکی مافوازی خوزستان و کوردستان هاتە مەیدان. ئەگەرچی ئەم هێزە وێڕای پاسدارەکان لە کوردستان زەربەیەکی سەختیان بەرکەوت، بەڵام توانیان بە کەڵک وەرگرتن لە کەرەستەی نیزامی پێشکەوت و جەنایەتێکی یەکجار زۆر لەم ناوچەیە بخڵقن. کۆماری ئیسلامی بە کەڵک وەرگرتن لە ئەزمموی بورژوازی جیهانی تاتوانی بێجگەل لە شەڕ دژ بە خەڵکی کوردستان ئەرتەشی بەرەنگاری خەڵک نەکردەوە.
ڕژیم بۆ سەرکوتی خەباتی کرێکاران ژنان لاوان و ئازادی خوازان لە هێزەکانی سپا کەڵکی وەرگرت. بەڵام ئاخێزی مانگی بەفرامباری 96 ناڕزایەتی بەرینی گەلاوێژی 97 و ئاخێزی خەزەڵوەری 98 نیشانی داکە هێزی سپا بە تەنیا توانایی بەرەنگاربوونەوەی لەگەڵ جەماوەری ناڕازی نییە. هەر بۆیە ئەرتەش وەک یەکێک لە پایەکانی دیکتاتۆری ئیسلامی ناچار بوو گۆشەیەک لە حزوری خۆی نیشان بدات. کیومەرس حەیدەری فەرماندەی هێزی زەمینی ئەرتەش ڕۆژی 22 ڕەشەمەی ساڵی 99 لە وتووێژێکدا دانی بەوە داناکە هێزەکانی ژێرفەرمانی لە سەرکوتی خەباتی سەرتاسەری خەڵکدا ڕۆڵێکی بەرچاویان بووە، وتی کە ئەوەش بۆ ئەوان جێگای شانازیە. ئەو تاکیدی کرد کە دەخاڵەتەکەیان لەسەر ئیزنی سەردار باقری سەرۆکی ستادی گشتی هێزە چەکدارەکان و بە تەئیدی خامنەیی ئەنجام دراوە. ئەگەرچی لە ماوەی چەندەی ڕابردوودا ئەوە سپا بووە کە بەردەوام وەک هێزی سەرەکی سەرکوتی کۆماری ئیسلامی هاتۆتە مەیدان، بەڵام ئەرتەشیش لە پەنا سپاوە پایەیەکی سەرەکی دیکەی دیفاع لە دیکتاتۆری ئیسلامی بووە. هەڵوەشانەوەی ئەرتەش و گشت هێزە نظامیە پیشەییەکانی وەک سپای دژەمرۆیی پاسداران خواستی ڕاستەقینەی خەڵکی ئێرانە و دروشمێکەکە لە دوا ڕۆژی گەشە و قوڵبوونەوەی خەباتی شۆڕژگێڕانە دژ بە کۆماری ئیسلامی دەبێتە یەکێک لە ئامانجە ڕاستە و خۆکانی خەڵکو و ئەولەویەتی خەباتی جەماوەری.